بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرا بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەکەتان بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. هەوڵەدەین لە ئەڵقە تایبەتەکانە لە مانگی پیرۆزی ڕەمەزان یان بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بگەڕین بە شوێن حکمەتەکانی بە ڕۆژووبوون و ڕۆژووگرتن لە مانگی پیرۆزی ڕەمەزان، بزانین بۆچی دەبێ ئێمە بە ڕۆژوو بین، لە مانگە پیرۆزەدا ڕۆژوو بگرین و ڕۆژووگرتن بریتێ لە چی؟ ئایا تەنها خۆگرتنەوەیە وەکو دەوترێ لە خواردن و خواردنەوە یان شتی دیکەیە؟ ئێمە لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی پسپۆر لە هیزری ئیسلامی لە ئەڵقەی ئەم جارەمانە لەم بارەیەوە گفتوگۆکەین. بەگەرمی سەرەتای بەرنامە خراردنی بەڕێزیانەکەین. کاک دکتۆر بەخێر بێت. کاک دکتۆر، خۆی گەورە ڕۆژووی لەسەر باوەڕداران فەرز کردووە، بۆچی دەبێ لە مانگی پیرۆزی ڕەمەزان موسڵمانان و باوەڕداران بە ڕۆژوو بن؟ بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سوپاس و ستایش بۆ خوای پەروەردگار، درود و ڕەحمەتی فراوان لەسەر گیانی پاکی پێغەمبەر، هەروەها یار و یاوەران و شوێن کەوتوانی سڵاو لێ ئێوەش بێ. سپاس دەکەم. ڕێز و حورمەتم هەیە بۆ جەنابەت و بۆ ستافی بەرنامەکە و کەناڵی ئاسمانی پەیام و لە ڕێ ئێوەشەوە بۆ هەموو بینەرانی هێژا و خۆشەویست پیرۆزبایی مانگی پیرۆزی ڕەمەزان لە هەموو لایەک و لە خۆمان دەکەین. هیوادارین ئەم مانگە وەکو مانگی ڕەحمەت و مەغفیرەت، مانگی بەزەیی و سۆز و میهرەبانی بێ لە خوای پەروەردگارەوە بۆ هەمومان، و ئێمەش لە ناو خۆمانە بەشێ لەو سۆز و میهرەبانیە پەخشکەین. پرسیارەکەی جەنابەت بۆچی ڕۆژوو فەرزکراوە لە مانگی ڕەمەزانە؟ بڵێ. ئەم پرسیارە بەڕواڵەت پرسیارێکی سادەیە و زۆر جاریش دووبارە بێتەوە و هەر جارەی ڕەنگە وەڵامێکی ئامادەمان بۆی هەبێت. وەڵامەکە بۆی هەیە وەڵامێکی فیقهی بێ، بۆی هەیە وەڵامێکی بڕوایی و کەلامی بێ، بۆی هەیە بڕوای وەڵامێکی عیرفانی و معریفی بێت. لە ڕوانگەی فیقهیەوە ڕوونە کە ئینسانی موسڵمان دوای ئەوەی کە شایەتمانە هێنێ، خوای پەروەردگار هەندێک ئەرک و فەرمانەدا بەسەریە، عیبادات و پەرستشەکان کە بەشێکیان عیبادەتی جەستەیین، بەشێکیان عیبادەتی ماڵین، بەشێکیان عیبادەتی جەستەیی و ماڵیشن. بەڵام ڕۆژوو تایبەتمەندیەکی خۆی هەیە کە بریتیە لە عیبادەتێک کە پەیوەندی بە ناخ و بە نیەت و بە قەستەوە هەیە. یعنی ئیخلاس کە یەکێکە لە ئەساسیاتی دین و شوعبەیەکە لە شوعبە ئەساسیەکانی ئیمان، یعنی ڕاستکردنەوە و ساکردنەوەی نیەت بۆ خوا بە تەواوی مانای کەلیمە ئینسان خۆی یەکلا بکاتەوە بۆ خواناسی و خواپەرستی. ئەمە عیبادەتێکی تایبەتی بۆ تەرخان کراوە کە بریتە لە ڕۆژوو. چونکە لە حەدیسی قودسی هاتووە کە خوای پەروەردگارە فەرمێ: الإخلاص سر من أسراري أودعته قلب من أحببت من عبادي. أفرمي إخلاص و دڵسۆزی و نیەت پاکی و ساکردنەوەی نیەت لە ڕازێکی بنەڕەتیە لە ڕازەکانی من، سڕە داومە بەو کەسانەی کە خۆشم دەوێن لە بەندەکانم. جا لەسەرەوە ئەساسە عیبادەتێک کە بە تەواوی معنای کەلیمە پەیوەندی بە ناخی ئینسانەوە هەبێ و تەنها ئینسان خۆی لەگەڵ خوای پەروەردگار بزانن ئەو عیبادەتە جێبەجێ بۆیان نە، تەحقیق بۆیان نە، بریتیە لە ڕۆژوو. کەواتە لە مانگی ڕەمەزانی شا مەوسیمێکە، طبعا هەموو کاتی ئینسانە بێ مخلیص بی و ئیخلاصیە بێ بۆ خوا،
بەڵام ئەبێ مەوسیمێکی بۆ دابنرێ بۆ تیشکردنەوە و سەیقلدان و زاخاودانی ئەو مەلەکەی ئیخلاسە لە وجودی هەموو ئینسانێکە. ئەو باشترین مەوسیمیش ئەو مەوسیمەیە کە مەوسیمی هاتنە خوارەوەی قورئانە، وەرزی هاتنە خوارەوەی قورئان، چونکە قورئان سەرچاوەی معریفە و عیرفانە، سەرچاوەی عەقیدە و ئیمانە، سەرچاوەی ئیسلام و ئیحسانە و هەموو دەرسەکانی ئیخلاس و دڵسۆزی و پاکردنەوەی نیەت وما ئومیڕوا ئیلا لیعبدوا الله مخلیصین له الدین لە ئێمە لە قورئانەوە فێری ئەبین. بۆیە حکمەتی خوا قەسدێکی شەریف لە پشتی مەوزوعەکەەوە هەیە کە ئەوەیە لە مانگی ڕەمەزانە موسڵمانان بۆ ساکردنەوەی نیەتیان بۆ بەهێزکردنی ئیرادە و عەزم و بڕشتیان پێویستیان بە دەورەیەکی تەربەوی ئیمانی هەیە بۆ بەهێزکردنی ئیخلاس لە ناخیانە، بۆ دروستکردنی پەیوەندیەکی تایبەت لەگەڵ خوای پەروەردگار کە ئەویش ڕۆژووی مانگی ڕەمەزانە. زۆر باشە. چۆن ئەتوانین کاک دکتۆر دەوترێ حکمەتی زۆر لە بەڕۆژووبوون هەیە لە ئەنجامدانی ئەم پرسشە هەیە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. ئەگە بمانەوێ حکمەتەکانی بەڕۆژووبوون یان ڕۆژووگرتن لە مانگی پیرۆزی ڕەمەزان ئاماژە پێ بکەینیان بدۆزینەوە، دەبێت بە دوای چیا بگەڕێ؟ حکمەتی زۆر لە ڕۆژووی مانگی ڕەمەزانە هەیە لە ئاستی تاکەوە بۆ ئاستی خێزان، بۆ ئاستی کۆمەڵگا، بۆ ئاستی وڵات، گەل و نیشتیمان. ئەمە وەکو مەودای دەرەکی ئەنجام و ئامانجەکانی ڕۆژوو، وەکو ئاستەکانیش، ئاستی فقهی، ئاستی عەقیدەیی لەگەڵ ئاستی ئەخلاقی و عیرفانی، یعنی چوار ئاستی جیاوازیش هەیە کە هەم تاک هەم خێزان هەم کۆمەڵگا ئەتوانن سوودی لێ ببینن و تێی بگەن کە حکمت و مەقاسیدی ڕۆژوو لە هەموو ئەو ئاستانەدا تەجەلاکە دەرەکەوێ و لە هەموو ناوەندەکانیشە، ناوەندە تاکی و کۆمەڵایەتەکانیشە بەرجەستە ئەبێ. جا ئەگەر بمانەوێ مەسەل لە ڕووی فقهیەوە سەیری بکەین، ڕۆژوو گرتن ڕەبتی هەموو عیبادەتەکانە بە ئەدا بە یەکەوە، ڕەبتی عیبادەتەکانی تایە. بۆ نمونە تۆ لە مانگی ڕەمەزانە ئەبێ نوێژوو لە جاران زیاتر بێ، قیام و هەبێ، یعنی سیام و قیام بە یەکەون. ڕەبتی بە زەکاتەوە هەیە چونکە سەرفیتری تیادرێ لە مانگی ڕەمەزانە، یعنی دەستگرۆیی هەژاران و فەقیران. ڕەبتی بە حەجیشەوە هەیە چونکە کەسێک ئەگەر نەقسێ خەلەلێ لە حەجەکەیە هەبێ یەکێ لە کەفارەتەکانی بریتێ لە ڕۆژوو گرتن کە هاتەوە یاخود لەوێ. ڕەبتی بە سەخاوەت و بەخشش و سەدەقات و خێراتەوەیە بە شێوەیەکی گشتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزانە لە هەموو کاتێ بەخشندەترە بوو. ڕەبتی بە تەزکیەی نەفسەوە هەیە، ڕەبتی بە تەزکیەی نەفسەوە هەیە، ئەوەی کە دڵ یعنی لایەنی ئەخلاق، ئەوەی کە ئینسان ئارەزوویەکە حەزی لێیەتی جۆرەها خواردن، جۆرەها خواردنەوە، شەربەت، خۆراک، یاوەکو مەسائلی هاوسەرگیری و ئەمانە تەماشاکەی ئینسانی ڕۆژەوانە بێ لە ئارەزوەکانی خۆراک و خواردنەوە و هاوسەرگیریش، یعنی جوودبوون لەگەڵ هاوسەرەکەی دوورکەوێتەوە. ڕەبتی بە ئەخلاقەوەیە ئینسانی هەڵبژاردە، یعنی ڕۆژوویە کە هەڵبژاردە بێ، هی ئەو کەسانەیە کە دەستیشیان بە ڕۆژووە، قاچیان بە ڕۆژووە، چاویان بە ڕۆژووە، گوێیان بە ڕۆژووە، جەواریح و ئەندامەکانی لەشیان بە ڕۆژووە، بە هیچ شێوەیە توخنی مباحاتیش ناکەون، چ جای توخمی حرام، توخنی حرام بکەون. ئەمە لە ڕووی لە ئاستە فقیەکەوەی کە یتە سەر ئاستە کەلامی و عەقیدەیەکەی ئینسان ئەبێ باوەڕی وابێ هەموو ئاینەکان یەکسەر چاوەیان هەیە، تەماشاکەی لە هەموو ئاینەکانە ڕۆژوو هەیە کەما کوتیبە عەلە الەذینە من قەبلیکم، یعنی لە هەموو ئاینەکانی پێشوە بەڵام بە نیسبەتی جیاواز بە تەرتیبی جیاواز و ئەحکامی جیاواز. ڕەبتی بەوە هەیە کە تۆ لە ڕووی بڕواییەوە ئەبێ لە هەموو کاتێکە ئەهلی زیکر و فکر و شکری خوابیت، بەڵام لە ڕەمەزان ئەمە زیاتر جێگیر و تەکی دەبێتەوە کە تۆ مدارەسەی قورئانەکەی، مدارەسەی ئاەتی عەقیدە و بیر و بڕواشەکەی، مدارەسەی ئاەتی ئەخلاق و ڕەوشتەکەی،
لە ڕووی ئاستە معریفیە عیرفانیە بەرزەکەەوە ساکردنەوەی دڵە بۆ خوا، چونکە عاریفان ئەڵێن سەومی عاریفان، ڕۆژووی عاریفانەوەیە کە ئینسان هیممەتی بەرز بێ، یعنی بێژگە لە دەرگای خوا ڕوو لە هیچ دەرگایەک نەکە، بێژگە لە وابەستەبوون بەخوای پەروەردگار وابەستەی کەسی تر و هیچ هێز و دەسەڵاتێکی تر نەبێت. کەواتە لە هەموو هینەکانە هەمووی دەرسی عەمەلیە، یعنی لە ڕووی تیۆریۆ ئێمە هەموو ئەمانەیە خوێنین، بەڵام لە ڕووی عەمەلیەوە لە ڕەمەزانە دەورەیەکمان بۆ کرێتەوە بۆی ئەوەی کە بە تیۆری خوێندومانە بە شێوەیەکی نەزەری خوێندومانە لە مانگی ڕەمەزانە بیکەین بە عەمەل، بیکەین بەکردەوە و دابڕانێکی معریفی، دابڕانێکی وجدانی لەگەڵ دەوروبەرمانە دروستکەین، بەلاشە لە ناو کۆمەلگایە بین، بەڵام بە فکر و بە وجدان و بە معریفە لەگەڵ مێژووی مرۆڤایەتیا بین، لەگەڵ مێژووی پێغەمبەرانە بین، لەگەڵ مێژووی ساڵحانە. بەرجەستەکردنی ئەمانە دکتۆر هەموو ئەمجا ئەمانگەێنە مرتبەی مەسەلەن متەقی بوون، تەخوا و خۆی گەورە فەرمێت تۆ بۆیە ڕۆژ و دەگری لەعەلەکم تەتەقون. چۆن ینی ئەمە مەسەلەن تێگەیشتنمان وابێ کە ئێمە ئەگەینە ئەم مرتبەی تەقوا؟ طبعا تەقوا مادەی تەقوا لە وەقاوە هاتووە، ینی لە پاراستن و خۆپارێزیەوە هەیە، ینی پرۆسەیەکی بەردەوامە کە ئینسانە بێ خۆی بپارێزێ، کەواتە خودی ئینسان ذاتی ئینسان لایخوا بەڕێزە، کە فەرمیوە لەقەد کەڕەمنا بەنی ئادەم، ینی ذاتی ئینسان بۆ خۆی مەقسوودی خوایە، خوا مەبەستێتی ئەم زاتە بێ بپارێزرێ، کەواتە ئەم زاتە کەیەتە ئەم جیهانەکەیەتە ناو ئەم دنیاە کە دەوروبەری گیراوە بە ئەنواعی شەهەوات و شوبهات، بە ئەنواعی گومان و بە ئەنواعی ئارزوو، بە ئەنواعی فێڵ و تەڵەکە و پیلان، ئەو هەموو کۆسپەی لە بەردەمایە، ئەو هەموو هێزە کێشندەیە لە دەوریانە یانەوە ڕای کێشن، لە جەوهەری خۆی بێگانەیکەن، لە حەقیقەتی خۆی بێگانەیکەن، دووری خەنەوە. ئەم زاتە گەورەترین مەسئولێتی ئینسانەوەیە بیپارێزێ. تۆ پێشەوەی مکەلەف بی بەوەی کە زمانە پارێزی، کەلتورە پارێزی، خاکە پارێزی، میلەتە پارێزی، مکەلەفی بەوەی خودی خۆت بپارێزی، شخصیەت و کیان و قەواری ذاتی خۆت، ئەوەی کە پێی ئەڵێی من، ئەوەی پێی ئەڵێی ئەنا، ئەوەی پێی ئەڵێی خود، هەموو ئەمانە بپارێزرێ. لە چی بپارێزرێ؟ ئەمە ڕوانگەیەکی زۆر گرنگە لە هەموو فەلسەفە مرۆییەکانە حسابی بۆ ئەکرێ، بەڵام حەلی بۆ دانراوە. ئەوە حەلانی دانراوە حەلی کورتن یا حەلی جوزئین، بەڵام لە ئیسلامە حەلی کولی هەیە، حەلی متەکامیل هەیە. ئەم خودی ئینسانە ئەنواعی قەلەق و شڵەژان و حاڵەتی ناجێگیربوونی هەیە، حاڵەتێکی لەرزۆکی هەیە وجودی ئینسان لەسەر زەویە، بۆ چونکە هەمیشە بە دوای بەختەوەری، بە دوای فەزیلەت ئاگەڕێ، بە دوای یەکانگیربوون لەگەڵ سەرچاوی بوو نادەگەڕێ. ئەم قەلەقە وجودی ئینسان بەچی چارەسەرەکرێ؟ بەوەی کاڵێ ئاگاد لە خۆت بێ. تەقوایانی ئاگاداربوون لە خۆت، هوشیار بوون. ئینسان ئەگەر هوشیار نەبێ قەت ئاگاداری خۆی نابێ، کەواتە بێ خۆت ناس بیت، خودیشت بناسیت. ئەگەر خۆت نەناسی خوایش ناناسیت، کەواتە تەقوایانی یانی خۆپاراستن، خۆ دەپارێزی وەکو جەوهەر، وەکو ناخ، وەکو عەقڵ، وەکو فکر، وەکو ویجدان، وەکو هەڵس و کەوت، وەکو شعور، وەکو مامەڵەکردن، وەکو پەرستش. تۆ پەرستش بۆ کێ ئەەکەی؟ دڵت وابەستەی چییە؟ وابەستەی زەوی و مڵک و ماڵە، وابەستەی پۆست و مەقام و دەسەڵات. کەواتە بۆچی ڕەمەزان دەرفەتێکی گونجاوە بۆ بەدیهێنانی ئەم خۆ پارێزی کە جەنابەت باسی؟ یەکەم لەبەرەوەی ئینسان تەفاعولەکە لەگەڵ زەمان و لەگەڵ شوێنە. ئینسان مەوجودێکە لەگەڵ زەمان و شوێنە، و ئەم مانگی ڕەمەزانە شوا تەشریع کراوە لەگەڵ هەموو وەرزەکانی ساڵە، لە هەموو کاتەکانە، لەگەڵ هەموو زروفەکانە ئەچەرخێ. یعنی ڕەمەزانمان هەیە بە هاوینە، بە پاییزە، بە زستانە، بە بەهارە، لە هەلومەرجی خۆشیە، لە هەلومەرجێکە کە وڵات لە حاڵەتێکی نۆرماڵ و سروشتی ئاژی، کار و وەزعی سیاسی طبیعیە، وەزعی ئابووری طبیعیە، لەو حاڵەتە تۆ مکەلەفی بە ڕۆژوو، لە حاڵەتی قەیرانە تۆ مکەلەفی بە ڕۆژوو، لە حاڵەتی شەڕە، لە حاڵەتی ئاشتیە، لە هەموو حاڵەتەکانە. کەواتە ئەبێ ئەم وەرزە بگەڕێ. ئەمجا مانگێک بێ، مانگەکە مانگی قورئانیش بێ، چونکە خوا کە باسی قورئان مانگی ڕەمەزانەکە ئەو خصوصیەتی پێدا ناوێنێ مانگی قورئان،
شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان. إنسان لە ژیانیا پێویستی بە دوو شتەیە، بە چرایەکی ڕێنما هەیە لەگەڵ شمشێرێکی یەکلاکەرەوە ئەڵێ من الهدى والفرقان. هودای ڕێنماییەکەیە، فورقانیش هێزی جیاکەرەوەیە. ئەو هێزە بۆی هەیە هێزێکی مادی بێ وەکو شمشێر وەکو دەسەڵاتی سیاسی، بۆی هەیە هێزێکی معنەوی جیاکەرەوە بێ وەکو عەقڵ و هوشیاری و ئیدراک وەکو تێگەیشتن. کەواتە تۆ لە مانگی ڕەمەزانە بە یارمەتی ئەو قورئانە هەردووکی بۆ دروستە بێ، هەم هیدایەت و ڕێنماییەکە بۆ دروستە بێ، هەم فورقانەکەش بۆ دروستە بێ. ئەو ئاوەزت بۆ حاصڵە بێ کە بتوانی جیاکەرەوە بی لە بینی حەق و باتیلە. معسکەرێک هەیە پێوتێ معسکەری حەق، معسکەرێکیشی پێ معسکەری باتیل. ئەم دوانە لە مەیدانی ئەم جیهانەیە و لە عەرسەی ئەم ژیانەیە بە یەک دەگەن، ململانێ دەکەن. ئەهلی حەق لەگەڵ حەقن، ئەهلی باتیل لەگەڵ باتیلن. بۆی ئینسان ئەهلی حەق بێ بەبێ دەورە ناتوانێت، بەبێ خولێکی پەروەردەیی مڕەکەز، ئەم خولە هەم لایانی جەستەیی، هەم لایانی ڕۆحی، هەم لایانی شعوری، هەم لایانی ویجدانی تیا بەرجەستە ببێ بریتە لە مانگی ڕەمەزان بە هەموو عیبادەتەکانیەوە، بە نوێژ و ڕۆژوویەوە، بە زەکات و سەرفیترەیەوە، بە خێر و بێریەوە، بە زیکر و فکریەوە، بە قورئان خوێندنیەوە، بە ئیعتیکاف لە مزگەوتەوە، بە هەموو ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانەی کە لە سایی ئەم مانگا دروست ئەبێ. کەواتە هەموو ئەمانە بخەرە سەر یەک، ئەمجا ئەزانی تۆ چەندێ پێویستت بەم مانگە هەیە، پێویست بەم دەورە ساڵانەیە هەیە کە 29 ڕۆژ یا 30 ڕۆژی پێ بچێ. تەبان ئەو کەسێک کە ئەهلی ڕۆژوو بێ، ڕۆژوویەکی ڕاستەقینە بێ، پێشەوەی مانگەکە بێ خۆی بۆ ئامادەیەکە، دوای ئەوەی کە مانگەکەش تەواوە بێ هەڵسنگاندن بۆ خۆیەکە کە ئایا ئەو مانگە چ گۆڕانکاریەکی لەما دروست کردووە، چ تەحەولێکی لەما بەدی هێناوە. بڵێ کاک دکتۆر سەرنج بدەین لە هەر بابەتی تەخواکەیە، مەسەلەن ئاماجی ڕۆژوەکەیان گەورەترین حکمت لە بەڕۆژوبوون و ڕۆژوگرتنەکە فەرمێ لەعەلەکم تەتەقون. لەو لاشەوە ئەو بابەتی قورئان کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە نازڵ بوو هاتۆتە خوارەوە دەفەرمێ هودە لیلموتەقین. ئەم پەیوەندیە چۆنە لە نێوان مانگی ڕەمەزان و قورئانە؟ خۆی تەقوا هەدەفێکی استراتیجی درێژخایەنە. یعنی من نمونەیەکێنمەوە، ئەو جەنابەت مناڵەکە دەبێتە قوتابخانە، لە پێشایی بێتە ڕەوزە باخچەی ساوایان، دوای ئەوە پۆلی یەکی بنەڕەتی سەرەتایی وردە وردە. لێکەم ڕۆژەگەل لێوت بپرسن هەدەفت چییە؟ ئەتەوێ ئەڵەی بۆ ئەوەی ئەم مناڵەی من دوایی کەسێکی خوێنەواری شارەزای وشیاری لێ دەربچێ و بتوانێت لە کۆمەڵگادا ڕەگەزێکی فعالی کاریگەر بێ، خزمەت گوزار بێ، هەم خۆی بژێنێ بە سەربەرزی، هەم سوودی هەبێ بۆ کۆمەڵگاکەی خۆی و هەم پەروەردگاریش لێ ڕازی بێ. کەواتە مەجموعەیە ئەهدافن بە تەنیشتیەکەوە و هەدەفێکی سەرەکیش هەیە کە خۆت هەتە بریتە لەوەی کە تۆ ئیستیمراری خۆت لەو مناڵە بینی و پێ دوای لە ڕێگەی ئەو مناڵەوە ئەتوانی خوای خۆت ڕازیکەی. ڕۆژوو لەلایەکەوە هەدەفە کە ئینسان چۆن بتوانێت بە جوانترین شێوە جێبەجێ بکە، ئەو فەرمانە ڕاپەڕێنێ، ئەو فەرمانە ئیلاهیە ڕاپەڕێنێ. بەڵام مەقسەدێکی باڵاش لە پشتی ئەمەوە هەیە کە مەسەلەی تەقوایە. یعنی بۆ ئەوەی تەقوا لە ئینسانە بێ بە مەلەکە. ئێستا هەر کام لە ئێمە بگرین لە ڕۆژەکانی ساڵە یا لە حاڵەتی ئەتیادیە حاڵاتی تەقوامان هەیە، حاڵاتی خۆپاراستنمان هەیە، بەڵام ئەو خۆپاراستنەی کەیکەین جاری وا هەیە نەبووە بە مەلەکە، جێگیر نەبووە لە لامان. بەڵام ئەگەر تۆ ڕۆژوت گر وەکو پێویست، عیبادەتەکان جێبەجێ کرد وەکو پێویست، تەقوا و خۆپارێزی لە حرام بۆ دەبێ بە مەلەکە، ناتوانی حرام بکەیت. نەفست وجودت قبول ناکات تۆ خۆت نەپارێزی، خۆت دوور نەخەیتەوە، خۆت دوور نەخەیتەوە لە حرامی مەحەز و خۆت دوور نەخەیتەوە لەو شتەش کە گومانت لێ هەیە. هەندێشت هەیە ناتوانێت بڵێ لە 100% حرامە، بەڵام گومانت هەیە ئەڵێ ڕەنگە حرام بێ. ڕۆژوو فێری ئەوە دەکات زۆر بەهێزبی لە مقابلی مغریاتەوە، ئەو شتانەی کە سەرنجت ڕاکێشن، ئەو کەسانی کە ئەو شتانەی کە دەغدغەی وجودت دەدەن، کە خوتوکە دەدەن، ئەو وەسوسە شەیطانیانەی کە هەر لەحزەیە بۆ ئینسان حاصڵ ئەبێ. جاری وایە وەسوسەکە بەوە حاصڵ ئەبێ تۆ عیبادەتێکی زۆری کردەوە خۆت و بەلاو شتێکی عەجایبە، ئەلەو حاڵەتەیە
تەقوا کە بوو بە مەلەکە خەواتری ئیلاهی لەگەڵ خەواتری شەیطانیا لە یەک جیاکەیتەوە. یعنی هەموو ئەو پاڵنەرانی کەواکەن لە ئینسانێک ئیشێ بکە، ڕەفتارێ بنوێنێ، هەڵسوکەوتێ بکە، هەنگاوێ بنێ، کارێ بکە، تەسەڕوفێ بکە، ئیتر لە هەر بوارێ لە بوارەکانە بێ، ئەو کاتە ئەو تەقوایە کە بوو بە مەلەکە زۆر بە ئاسانیە توانی جیایکەیتەوە. ئەمە هینە داعیەکی ئیلاهیە واد لێ ئەکا پاڵت پێوانێ، یا خاتر و خوتوکەیەکی شەیتانی و وەسوسەیەکی شەیتانی و هەوا و هەوەسە واد لێ ئەکا کە تۆ بڕێ و کارە بکەیت. ئینسان پاکە بێتەوە و ساغە بێتەوە لە مەدرسەی ڕەمەزانە. یعنی هەیە ئێستا بۆ نمونە متەدەینیشە دینداریشە، بەڵام نیەتەکەی پاک نەبووەتەوە، ئیخلاسەکەی بۆ حاصل نەبووە، کارەکە بەڵام بەشێکی کارەکەی لەبەر خوایە، بەشێکی لەبەر شوهرەتە، لەبەر مەقامە، لەبەر دەسەڵاتە، لەبەر خۆفەرزکردن و خۆسەپاندنە بەسەر خەڵکە. ئەمە معنایەوەیە پێویستی بەوە هەیە بەردەوام دەورات و خولی ڕاهێنان و بارهێنان و تەقویە و بەهێزکردنی هەبێ. وەکو چۆن مامۆسای جەنابەت مامۆسای لە پەروەردە ساڵانە ئەبێ وەزارەتی پەروەردە بێت دەوراتی تەقویە بکاتەوە بۆ مامۆساکانی خۆی، بۆ ئەوەی هەم لە ڕووی زانستی و معریفیەوە زانستی تازەتر وەربگرن، و هەم لە ڕووی لێوەشاوی و لێهاتوویەوە، یعنی اعتیماد دەکاتە سەر سێ شت هەموو دەورەیەک کە ئەکرێتەوە: المعرفة، المهارة، القيم. يعني تۆ بێ لە ڕەمەزانە لەو ڕوانگەوە سێری بکەی. ئێمە لە ڕەمەزانە ئەگەر وەکو پێویست عیبادەت جێبەجێ بکەین، نوێژەکان، ڕۆژوەکان، زیکرەکان، قورئان خوێندنەکان، تەراویحەکان وەکو پێویست جێبەجێ بکەین، معریفەمان زیاترە بێ، مەهارەت و لێوەشایەوەیمان بۆ کاروباری داعوە، بۆ بانگەوازکردن، بۆ خۆ تەربیەتکردن و خەڵک تەربیەتکردن، مەهارەت و لێوەشاییمان زیاترە بێ. اینجا فێرە بین بە شێوەیەکی عملی بانگەواز بۆ چ بەها و قیەمێ بکەین لە ناو کۆمەڵگایە کە ببن بە قیەمی جێگیر، ببن بە کەلتور. یعنی بێ تەقوا بێ بە کەلتور، نەک تەنها مجەڕەد دروشمێک بێ کە لێرە و لەوێ باز بکرێ، لە کتێبا بخوێنرێتەوە، لە بەرنامەکانە لەبارەیەوە قسە بکرێت. بەڵێ، زۆر باش. کاک دکتۆر، بابەتێکی تر کە لە ڕەمەزان و حکمەتی ڕەمەزان باس دەکرێت، ناوی دەهێنرێ کە باشتر ممارەسە بکرێت لە چاو کاتەکانی تر، ئەویش جیهادی نەفسە. بەڵێ، ئەم مەقولەیەم دەستەواژەیە چۆنیە، چی یەگرێتەوە، چۆن دەکرێت ئەنجام بدرێت؟ طبعاً زانا موسڵمانەکان بیریان لەوە کردوتەوە کە ئینسان بۆی هەیە لە ژیانیان ڕوبەڕووی زۆر شت بێتەوە و زاڵژێ بەسەریە. مەسەڵەن دوژمنێک هەیە، تۆ ئەگەر چەکێکە دەبێت لە چەکەکەی ئەو باشتر بێ، ئازایەتیش دەبێت، زاڵەبی بەسەرێ. چونکە دوژمنە دیارە، بەڵام جاری وا هەیە نەفست کە گەورەترین دوژمنە لە شێوەی دڵسۆزێکە خۆیت نیشانەدا. بۆیە ئینسانە بێت جیهادی نەفس بکە، یعنی لە فێڵ و لە پلان و لە پیلانەکانی نەفس شارەزا بێ. بۆیە ئەوترێ گەورەترین ئەنجام یا گەورەترین ئامانج لە مەسەلەی ڕۆژوە لە مانگی ڕەمەزانە کە ئینسان ئەتوانێت بیخاتە بەرچاوی خۆی و هەوڵی بۆ بدا، چۆن ئەو نەفسی خۆت ڕامەکەی، چۆن وای لێەکەی تابیع بێ نەک مەتبوع، شوێن کەوتوو بێ نەک شوێن کەسی تر شوێنی کەوێ، تۆ شوێنی کەوێ، تۆ شوێنی کەوی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: ئەعدا عەدوویکە نەفسوکە الەتی بەینە جەنبەیک. ئەو نەفسی کە هەیە، ئەو نەفسەیە واد لێەکە بە بەشی خۆت ڕازی نیت، بەو میقدار ڕزقەی کە دیاری کراوە بۆت قەناعەت ناکەی، بە حەسوودیت فێری حەسوودی تەکە، فێری غەیبەت و بوختان تەکە، فێری غەدر تەکە، فێری غورورت دەکا، فێری منافەسەی ناشەریفت دەکا، دنیات لە بەرچاو ئەکا بە هەموو شتێک، جوانیەکانی دنیا، زێوەر و زینەتی دنیات بۆ ئەکا بە ئامانجێکی بەرز، و بۆیشە دەڕازێنێتەوە. بۆ نمونە خۆتت لێ ئەکا بەبێت، یعنی تۆ
لە بتپەرستی ڕزگارە بی بەڵام لە نەفس پەرستی زۆر بە زەحمەت ڕزگارە بی کەواتە ڕەمەزان فێری خاکیبوونت دەکات فێری ئەوە دەکات متەواضع بی متەسامیح بی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر یەکێ جنێوی پێدای شەڕی لەگەڵ کردی هەر ئەو نەبڵێ بڵێ من بە ڕۆژوو ئەمە ئەو پەڕی تەساموحە گەورەترین تەساموح ئینسان لە مانگی ڕەمەزانە فێرە بێ ئەینا ئەگەر ئێمە فێری ئەو دەرسە گەورانە نەبین خوا چ پێویستی بەوەیە من نان بخۆم یان نەخۆم واز لە نان خواردن و ئاو خواردنەوە بێنم بەڵام ئەوە ئیبتیدائیاتە ئەوە سەومی اعتیادیە یعنی لە قۆناغی بەراییە ئینسان کە ڕۆژووە گرێڵێن لە بانگی بەیانیەوە تا بانگی مەغریب هیچ مەخۆ هیچ مەخۆرەوە واز لەو شتانە بێن بەڵام کە چوویتە مەرحەلەی ئامادەیی ئەڵێ بێ دەستی شت بە ڕۆژوو بێ دەستت بە ڕۆژوو بێ یعنی دەست نەبێ بۆ شتێک کە حرامە و ئەو شتێک کە حەڵاڵە بە مافی خۆتی ئەزانیت دەستی بۆ ببەیت یعنی ئێستا تەماشاکەی لە خەڵکانێک هەیە لە کۆمەڵگاکانی ئێمەیە دەسەڵاتدار یەکە پارەیەکی هاتێ ناڵێ باشە ئەو پارەیم بۆ ئەدەیتێ ئەو دەسە بە ڕۆژوو نییە لەو لەحزەیە ئەبێ بپرسی باشە لەسەر چه ئەساسێت تۆ ئەمە ئەدەی بە من ئەم زەویە مەدەیتێ ئەم ئیمتیازە مەدەیتێ حتا پۆستێک تەداتێ پۆستێ مەنسەبێ وەزارەتێ سەدارەتێ ئیدارەیەک تەداتێ ئەبێ لە خۆت بپرسی باشە من شایستەی ئەوەم توانای ئەوەم هەیە ئەو بەرپرسیارێتە لە ئەستۆ بگرم ئەگەر نەدبوو حرامە بچیتە ژێرباری نەک شەڕی لەسەر بکەی ئەم جاگەرێکێ پێت بدا بڵی کاکە من سوپاسی حوسنی زەن دەکەم بەڵام بەڕاستی من شایستەی ئەوە نیم من ناتوانم مەسئولیەتە وەربگریم بۆی ئەمە پێوترێ سەوم الخصوص ڕۆژووی کەسانی بژاردە لە ناو بژاردەکانیشە کەسانێکی تۆپ هەن هەڵبژاردە هەن کە لەوان بەرزترن ئەوان هیچ بەدەست بە قاچ بە چاو بە گوێ بە ئەندامەکانی لەشیان نزیکی حرام و مەکروه ناکەنەوەنەوە بەڵکو لە دڵیشا هیممەتی بۆ ناکەن لە دڵیشا قەستی ناکەن تەمەنای ناکەن خۆزگەی شتێکی حرام ناخوازن بە حەڵاڵیش چونکە دڵیان ساق کردێتەوە بۆخوا نەزریان کردەوە و دڵی هی خوا بێ کەواتە بۆەوەی هەمووان بگەنە و ئاستی کە ئەو ترۆپکەی کە جەناب دەڵێ بەم ڕۆژوو گرتە بە جیهادی نەفس ئەگەن بە جیهادی نەفس جیهادی نەفسیز ئالیات و میکانیزمی خۆی هەیە ئەگەر هەندێکیان ئاماژە پێ بدەی بۆی هیچ کەسێک ویستی بۆی تێبکۆش میکانیزمە هەستن تۆ ئێمە چەند ساڵەژین بۆ معدلی عمری سانێکی لای ئێمە ئێستا 70 ساڵە 65 ساڵە 70 ساڵە لە 15 ساڵیەوە گەر بە ڕۆژوو بوو بێن نزیکەی 50 ساڵێم کابرایە بە ڕۆژووە ئەمیانی جانی 50 دەورەی دیوە 50 دەورەی ڕەمەزانی دیوە ئەگەر مرشیدێکی هەبێ مامۆستایەکی هەبێ فێرکارێکی هەبێ تعالیمی قورئان و سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم ساڵانە پێ بڵێ لە نەتیجەیەک ئەو کەسە کە دنیا بەجێهێڵێ گەیشتۆتە مەرتەبەی تەقوا بۆچی چونکە لە هەر دەورەیەکە مەقامێکی کەسب کردووە پلەیەک بەرز بووەتەوە بەڵام ئێمە بۆ نەتیجەی لێ نابینین چونکە ئەو فەرمان و واجبەی کە پێوتری ڕۆژوو نەمان کردووە بە بەها نەبووە بە کەلتور و نەبووە بە دەستگا نەبووە بە موەسسەسە ئێمە وەکو مجموعەیەک ینی زۆر بە فەوزا ئێمە بە ڕۆژوە بین بە شوێکی فەوزەوی هەندێک جار وا سێریەکە خوا نەخواستەکو بەرگرانیەک ینی وا ئێت و دەڕات کاتی خۆی مەسەن حتا پێشینانی ئێمە کە بە حساب پیانەڵێن عوام لە ئێمە بە ڕۆژەکان باشتر بووە چونکە 15 ڕۆژی یەکەم بە مەرحەبا پێشوازیان لە ڕەمەزانەکە و 15 ڕۆژی دووەمیش بە ئەلوەدا خواحافیزیان لێ کرد ئەمجا مژدەیان بە یەکتریەدا ئەوە ڕەمەزان هات بەڵام ئەمجا ئێمە ئەوەی کە بە ڕۆژەکەیە تەرکی یەکەین خۆمانی لە دوورەخێنەوە بە شەوەکە تەماشاکەین هەڵپەی بۆەکەین ئەمجا کوا مەجالیسی زیکرمان کوا مەجالیسی فکرمان کوا مدارەسی قورئانمان پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مانگی ڕەمەزانە جوبرەئیل لەگەڵ جوبرەئیلە مدارەسی قورئانیانە کرد مەجلیسی
دانیشتن و پێچوونەوەی پیاچوونەوەی قورئانیان بەرگوزارە کرد بەم شێوەیە ئێمە بێ بگەینە لووتکە بەم شێوەیە لە دوایەوە بێ بەڕاستی ئەبێت دەسەڵات هەموو دەسەڵاتەکان پێکەوە دەست بن بە دەستی یەکەوە بۆ ئەوەی مەراسیمی مانگی ڕەمەزان بە جوانترین شێوە جوانترین مەوسیم بچێ بەڕێوە و مەبەستەکانی خۆی بپێکێ مەبەستەکانی خۆی چونکە تەشریعات کە دائەنرێ مؤیداتیشی هەیە یعنی کە شتێکت لێ بۆ حەڵاڵەکە شتێک لێ حرامەکە ئەمە بێ چەند ئیجراعاتێکی عەمەلی ڕۆژانە هەبێ لەلایەن دەسەڵاتی گشتیەوە کە یارمەتی دەری ئەو خەڵکە بێ بۆ ئەوەی ئەم دەستوراتە ئەم ئەعمالانە ئامانجی خۆی بپێکێ و غەرەزەکەی خۆی محقق بەشێک لە کێشەکە ئەوەیە لای ئێمە ینی کە مانگی ڕەمەزان دێ مانگی پیرۆزی ڕەمەزانەوە ئەوەندەی تەدارەکە مادیەکە گرنگی پێدەین مەسەرەن لە ڕۆژانەیەوە بێن و بخۆ ئەوە دانێەوە با هەبێەوە ئەوەندە لە ڕۆم معنەوی و ئیمانیەکەەوە مەسەرەن بوو ئەو وردەکاری کە جەنابەت باسیەکەی خۆمانی بۆ ساز نادێ ئێمە پێویستمان بە کەلتورێکە ڕەخنەی خودی ینی هەموو ڕۆژێک ئەبێ ئێمە خەڵوەتێ لەگەڵ ذاتی خۆمانە بکەین ئەو شوێنانەی کە پێوتێ سێبەر لە وجودی ئینسانە ئەوەی کە لە دەروون ناسیە بە ئاماژەی پێکرێڵێ لە وجودی هەر ئینسانێکە شخصیتێکی سێبەر هەیە ئەم شخصیتە سێبەرە بریتێل لە هەموو سیفەتە ناشینەکانت ناشینەکانی من یا تۆ یا ئەو یا هەر کەسێکی تر مەجموعی صفاتی ناشین هەیە ئەمانەوەی بیشارینەوە بەڵام ئێنێرینەوە مەلەفاتی پشتەوە بین مراجعەیەکی مەلەفاتی پشتەوەی خۆمان بکەین و زۆر بە سەریحی لە بەرامبەر ئاوێنەوە بوەستین وەکوترێ خۆ تو خۆ خۆمان سەرزەنشت بکەین بەڵام ئێمە نە ئەومان لا بردووە سەرزەنشتی خەڵکەکەین ئەو سیفەتانی کە لە خۆمانە هەیە ئەی شارینەوە و ئەی خینە پشتی کەن و بەوازیحی لە ناوچوی بەرابەرەکە ئەی بینین لۆمەی ئەوەکەین لە حاڵێکە خۆمان زیاتر مستحقی لۆمەکردنین ڕاست ئەمە بەچی چارەسەرەوێ بەوە چارەسەرێ کە ئێمە سادق بین ئیخلاسمانە بێ ئیخلاس بۆ قەزیەکەمان پرسێکی سەرەکی و استراتیجی لە وجودمانە هەبێ بزانی تۆ تەنها بۆ بەسەربردننی چەند ڕۆژێک بۆ ئەم جیهانەوەک و کۆمیدیایەک نییە تراجیدیایەک نییە ئەم جیهانە شانۆیە کە بۆ دەرخستنی وزە و توانە شاراوەکانی تۆ و بۆ ڕازگۆیی بۆ وەفاداری بۆ دەرخستنی خودت بۆ ساغکردنەوەی خودت بۆ پاڵفتەکردنی خودت لە تەنووری بە کوڵی ڕۆژگارە و ئەمەش گەڵ بەڕاستی فرسەتێکی زۆر زێڕینە کە ئێمە لە مانگی ڕەمەزانە دەستمان کەوتووە و ئینشاڵڵا بتوانین باشتر و چاکتر و ساڵ بە ساڵ بەرەو پێشتر بڕۆین ئومێدەواریش بین کە ئەتوانین ئێمە چونکە خوای پەروەردگار ئەو توانایی خستۆتە بەردەستمان و هەدەیناه النەجدەین یعنی ئێمە توانای ئەومان هەیە ڕێگای خێر بگرین بەڵ ئێستاگە ڕێگای خێرمان بە تەواوی نەگرتووە بەڵام لە بارمانە هەیە کە ئێمە ئەهلی خەیر و حەق و ڕاستی بین ئینشاءڵڵا کاک دکتۆر ئەوەی بەرنامەکەمان لە مانگی ڕەمەزان تۆزێک کورت بۆتەوە ئەوەی کە ماوەتەوە ئینشاءڵڵا پشتیوان بەخوا هەڵگەگرین بۆ ئەڵخەی داهاتووی بەرنامەکەمان ئینشاءڵڵا دەستان خۆش بێ زۆر سوپاستانەکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر سەباح بەرزنجی پسپۆر لە حیزبی ئیسلامی ماندوومان کرد نرە بەڕێز و خۆشەویستەکان خی گەورە ڕۆژ و تاعاتوی عیبادەتی ئەم مانگەتان لێوەرگرێن ئینشاءڵڵا لە هەموو لایەک تا ئەڵخەی داهاتوو پێتانەگەینەوە بەخواتانە سپێرین وەتان